پشتی چند جارانج درنگ خستنا اپراسیون ارزگارکردنا حویجا دبگو او پشتی موصل دست پی بکه. خوشکا سپی هشداری ده رژیم سوریه جبو بکار آنینا چکین کیمیاوی جاره کدن. دادگاه بلندیا امریکا ارینیه ده بریارا قدغ کرنا چون و هاتنا امریکا. سلاو ریز بو دمک خوش کرد کنکشن. برنامه کرد کنکشن همو روزانه‌کی سه‌شنبه و هینی لبشی کردی دنگی امریکا و آماده و پیشکش دکرد و هیوای کاتێکی بەسوود لەگەڵ بەرنامەکەمان بۆ ئەمڕۆ. هێزەکانی عێراق لە خۆ ئامادەکردندان بۆ ئۆپراسیۆنێکی نوێی دژ بۆ تیرۆریستانی دەوڵەتی ئیسلامی کە لە بەشە کۆنەکەی مووسڵدا ماونەتەوە. ئەم ئامادەکاریەش لە ئاکامی زنجیرەی هێرشی داعشە لە دەوروبەری ڕۆژئاوای مووسڵەوە بۆ سەر هێزە ئاسایشەکانی عێراق تا بتوانێت پارێزگاری لەو شوێنە بکات کە تیایدا ماونەتەوە و سەرکردە لەشکریەکان بە 2 کیلۆمەتر دووجا مەزەندەی دەکەن. سەرکردە لەشکریەکان دەڵێن ژمارەی زۆری بۆمبەچێنراوەکان لە ناو ماڵەکاندا لەلایەن تیرۆریستانەوە هۆکارێکە بۆ قورسبوونی زیاتری شەڕەکان، بەڵام لەگەڵ ئەمەشدا هێزە ئاسایشی عێراقیەکان گەیشتوونەتە دەوروبەری مزگەوتی ئەلنووری کە هەفتەی ڕابردوو داعش ئەم مزگەوتەی تەقاندەوە. اپراسیون ارزگارکردنا باجارۆکێ حەویجە چەند جاران لێ دەرەنگ کەتیە لێگوتن هەیە گو ئەو پشتی ڕزگارکردنا باژارێ مووسڵێ دەست پێ بکە ئەڤ راپۆرت ڕەوشا وێ ڕۆن دکە گو ئەو بێ کامێرا پەیامنێرێ مە دلشاد ئەنوەر هاتیە کشاندن. بۆ زۆرێک لە سەرکردە لەشکریەکان ئازادکردنی شارۆچکەی حەویجە لە پارێزگای کەرکووک لە ڕووی استراتیژیەوە زۆر گرنگە بۆ سەقامگیری ئاسایشی لەو ناوچەیەدا. تا ئێستا چەند جارێک ئامادەکاری کراوە بۆ هێرشکردنە سەر مۆڵگاکانی داعش لەو ناوچەیە، بەڵام هەردووا دەخرێن. ئەم دواخستانەش نیگەرانی زۆری بە دوای خۆی داهێناوە بە تایبەتی لە ناو هێزی پێشمەرگەی کوردستاندا. ئێمە وەکو هێزی پێشمەرگە لە هەموو کاتێک لە ئامادە باشیوە ئیستێش بە تایبەتی ئیستێش لەم کاتێک لە ئامادە باشیە بۆ ڕزگارکردنی حەویجە، بەڵام لەسەر ئەوە ماوەڕێکەوتنی هەرێمی خۆمان هەرێمی کوردستان لەسەر لەگەڵ بەغایە بەغاش دیارە مەرامێکی سیاسی بەدواوێ دوایە هەر دوایە ئازادکردنی حەویجە دواخە دیارە مەرامێکی سیاسیان بەدواوەیە شتێکیان بەدەستەوە دیارە بەنیاز شتێکن شتێک خرام بەرامبەر پێشمەرگەیش. حەویجە بنکەیەکی سەرەکی تێرۆریستانی داعش بووە لە پاش مووسڵ. بەردەوام ئەو شارۆچکەیە بنکەیەک بۆ هێرشەکانی تێرۆریستان بۆ سەر کەرکووک و ناوچەکانی دەوروبەری. هێزی پێشمەرگەی کوردستان ئامادەیە بۆ پرۆسەی ڕزگارکردنی حەویجە. هەر ئەوەندە چۆن بڵێم چاوەڕێی بڕیاری خۆمانین، بەس کاتی پێوەمە جۆڵ بکەن ئامادەم بەرەو حەویجە بڕۆین. هێزەکانی پۆلیسیش چاوەڕوانی ڕزگارکردنی شارۆچکەی حەویجەن و لە ئامادەباشیدان بۆ پاراستنی ئەو شوێنانەی ئازاد دەکرێن لەو دەڤەرە. پۆلیس هەموو کاتێ ئامادەیە بۆ وەرگرتنی ئەو مەناتقەی کە لەژێر دەسەڵاتی داعش بێت یا هەر قووەتێکی زدی ملت بێت، پۆلیس ئامادەکاری ئەوە هەیە وەری بگرێت و دفاع لە ملەتەی بکەن. ئامادەکاری پۆلیسەکە پێدا ئامادە باشیوە و وەکو هەموو هێزی چەکدار وەکو پێشمەرگە وەکو جێشێراخی پۆلیسی لە ئامادە باشیە بۆ هەر ئەگەرێک لە ئارابێت. لە شەڕەکانی ئازادکردنی مووسڵدا هێزە ئاسایشیەکانی عێراق پێشڕەویەکی بەرچاویان کردووە و وەک سەرکردە لەشکریەکان جەخت دەکەنەوە داعش ناوچەیەکی زۆر بچووکی بەدەستەوە ماوە لە ڕۆژاوای مووسڵ، بەڵام ئەم پێشڕەویانە نەبوونە تەمایی ڕەواندنەوەی نیگەرانیەکان بۆ جموجۆڵەکانی داهاتووی داعش. داعش يعني على الأقل على المستوى العسكري ستنتهي طبعا. داعش دەشێت لە ڕووی سەربازیەوە کۆتایی پێبێت، بەڵام لە هەردوو ڕووی سیاسی و هزریشەوە خانەی نووسوی دەبێت و ئەمەش شەڕێکە بۆ داعش ئاسانترە وەک لەوەی بەرەنگاری لەشکرێک ببێتەوە. نەکرد سەرکردە سیاسی و لەشکریەکان چاودێرانیش جەخت دەکەنەوە لە گرنگی استراتیژی ئازادکردنی حەویجە لەو ڕوانگەیەوەی هۆکارێک دەبێت بۆ سەقامگیری ئاسایشی هەر هیچ نەبێ بۆ کەرکووک و هەروەها بۆ هەرێمی کوردستانیش. بۆ کەرکووکیەکان مهمە چونکە
حەویجە و زابوو عەباسی و ئەو ناوچانە بزەبت شوێنی عەرەبی سونەن و ئەو ینی قورسایی عەرەبی سونەیە لە پارێزگای کەرکووکە بۆ دۆخی ئەمنی هەرێمی کوردستان گرنگە لەبەر ئەوەی لە دوای پرۆسی ئازادکردنی مووسڵ کە ئێستا لە دوا هەنگاوەکانیەتی حەویجە ئەمێنێتەوە وەکو تەنیا منبعی تیرۆر و ئیرهابی داعش کرد. نەکرد تەنها هێزی پێشمەرگەی کوردستان، هێزەکانی حەشدی شعبیش لەو ناوچەیە دامەزراون هاوشێوەی چەندیەکەیەکی لەشکری عێراق. ئازادکردنی شارۆچکەی حەویجە دەشێت کێشەی سیاسی لەو ناوچەیەدا بە دوای خۆیدا بێنێ هەر هیچ نەبێت لە نێوان هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی حەشدی شعبی شیعە ئاینزاکان. کۆشکی سپی هۆشداری دەدات سووریا ڕەنگە کار بکات لەسەر هێرشێکی نوێی کیمیایی. ئەم هۆشداریەش بەراورد کراوە بەوەی مانگی 4 کە بوو بەهۆی هێرشەکانی ئەمریکا دژ بە بنکەیەکی ئاسمانی لە سووریا. لە بەیاننامەکەی ئێوارەی ڕۆژی دووشەمەی گوتەبێژی کۆشکی سپی شان سپایسەردا هۆشداری دراوە بە بەشار ئەسەدی سەرۆکی سووریا کە ئەگەر حکوومەتەکەی هێرشێکی تری کیمیایی ئەنجام بدات ئەوە خۆی و لەشکرەکەی گران دەکەوێت لە سەریان. لەو بەیاننامەیەدا هیچ بەڵگەیەک یان زانیاریکی ڕوون نەخراوەتە ڕوو، بەڵام باڵێزی ئەمریکا لە نەتەوە یەکگرتوەکان نیکی هێلی لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەردا نووسیوێتی هەر هێرشێک لە داهاتوودا بکرێتە سەر کەسانی سیڤیل لە سووریا دەخرێتە ئەستۆی ئەسەد، بەڵام رووسیا و ئێرانیش تاوانبار دەکرێن بەوەی کە پشتیوانی لێ دەکەن بۆ کوشتنی گەلی خۆی. بەپێی بەیاننامەکەی کۆشکی سپی سووریا خۆ ئامادە دەکات بۆ ئەنجامدانی هێرشێک هاوشێوەی ئەوەی مانگی 4 کە دەیان پیا و ژن و منداڵ بەهۆی گازی ژەهراوی کوژران لە شارۆچکەی خانشێخون. تەنها چەند ڕۆژێک پاش ئەو هێرشە سەرۆک ترامپ بڕیاریدا هێرشی موشەکی بکرێتە سەر سووریا. ئەسەد ژیانی پیاوان، ژنان و منداڵانی بێدەسەڵاتی لەناوبرد. ئەمە مەرگێکی لەسەرخۆ دەڕەندانە بوو بۆ زۆر کەس، تەنانەت منداڵە جوانەکانیش بە شێوەیەکی زۆر دەڕەندانە کوژراون. هەر پاش ئاگاهیەکەی ئەمریکا بۆ شیانی هێرشی تری کیمیایی لەلایەن سووریاوە، وەزیری بەرگری بەریتانیا گوتی وڵاتەکەی پشتیوانی لە هەر هێرشێکی ئەمریکا دەکات ئەگەر ڕژێمی سووریا چەکی کیمیایی بەکاربهێنێت. ئێمە پشتیوانیمان لە هێرشەکەی ڕابردووی ئەمریکا کرد بۆ سەر سووریا. بەکارهێنانی چەکی کیمیایی دژ بە خەڵکی بێتاوان بە هیچ جۆرێک جێی قایلبوون نییە. ئەمە شتێکی نایاساییە پێی هەموو ڕێسایەکی شەڕ. ئێمە بە تەواوەتی پشتیوانیمان کرد لە هێرشەکەی ڕابردوو کە فڕۆکانی تێکشکاند. ئەگەر ئەمریکا بیر لە هێرشی هاوشێوە بکاتەوە ئەوە پشتیوانی دەکەین و من باز لەم شتانە لەگەڵ وەزیر بەرگری ئەمریکادا دەکەم لە میانەی کۆبوونەوەی ڕۆژی پێنجشەممە لە بروکسلدا. لە کاتێکدا کە پرسیاری ئەوەی لێکرا ئاخۆ بەریتانیا بەشێک دەبێت لە هێرشەکان فڵنگوتی جاری ڕابردوو داوایان لێ نەکرابوو. جاری ڕابردوو داوامان لێ نەکرا، ڕەنگە ئەم جارەش وابێت، بەڵام دەمەوێت هیچ گومانتان نەهێڵم لەوەی ئێمە پێمان وایە ئەمە بە تەواوەتی ڕەوایە ئەگەر بتوانین ڕێگە بگرین لە بەکارهێنانی چەکی کیمیایی و ئێمە بە تەواوەتیش پشتیوانی هەموو کردارێکی ئەمریکا دەکەین. شایانی باسا ئەسەد هەتا ئێستاشدانی بەوە دانەناوە کە ئەوەی لە خانشێخون ڕوویدا کاری حکوومەتی سووریا بوو بێت، بەڵام ئەمریکا هێرشی کردە سەر ئەو بنکە ئاسمانیەی کە بڕوا دەکرات سەرچاوەی هێرشە کیمیایەکان بوو بێت. کۆشکا سپی هۆشداری دارێ جیما سووریە گو ئەو جارەکە دن چەکێن کیمیاوی لە دژی سیڤیلان بکاربینە وێ بەرسڤا وێ vê carê pir giran be. Di derbarî wê de şîrovekarê siyasî Zara Salih diriya Skype re bi me re ye ku hinekî vê rewşê rom bike. Gelek spas bo beşdarîbûna te birêz Zara. دم باش سلاڤۆتا و بۆ تەماشەبارێ برێز زارا وەک me got got حکوومەتا ئەمریکی vê carê bi awayekî tund hişdarî daye حکوومەta Sûriye got heger çekê kîmyayî bikarbîne wê bersiva wê gelekî tund be. Li gor nerîna te tê çawa teyê wê çawa bersiv çawa be wê bi rengekî leşkerî be bi sizeyên aborî be wê çawa bi li gor xwendina te ji rewşê re. بله هەلبەت ئەمە نەتشتێکینەوە دەربارەی ڕێبەریا دۆناڵد ترامپ یعنی جارە هەیڤا نیسانێ دژی گاوا گوچەکەن کیماوی رژیمێ بکارانی وی چاخێژی دیسە عێریشێن لەشکری دژی بازەیە شعرا بکارانین وی چاخێژی دیسە دۆناڵد ترامپ گوت گۆ ئەگەر رژیم دیسە چەکەن کیماوی دژی سڤیلان بکاربێنێ ئەمێ دیسە لێ بخن ئەن گۆ تێ واتەیە گۆ ئیرۆ ئەگەر رژیم چەکەن کیماوی بکاربێنێ ئەمریکا بڕاستی حەنەک لەجەم نینە دەبێت دەربارەیەداش بەرگۆ ئەو خەتێ سۆر گۆلدن ئۆباما هەبوون ڤالا دەرکەتن لەجەم دۆناڵد ترامپ ئەف خەتا سۆر کەس رژیم نکارێت دەرباسکێ باوەریان دەوێ
وين إيريشين ويشي وين لشكري بشي بستينج برجو يكسر أف بري أف قف رجيم يركبون أف قف بخوا يعني روسيا وإيران يرنج برجو أو باز بنقال لشكري وأزماني لور للشعيرات بهتر تكين روسينا وإيرانينا أو بكارتين يعني. بله كك زارا تقول تبحث روسيا وإيران كر هردو آليجرين يسركي ج بشار الأسد ريانج رجيم سوريا ره و تشغافي بافيجن لغور نهار روش لهفدو كتيه جالي كي حكومتانو يا امريكي بسروكاتيا دونالد ترامب وهمجي روسيا وايران جي انا تفكرين نو ليفين نو دكند روجلاتا نافينده بله ام بلين يعني ايرو غارتن بنجهين دروشا سوري العرضي بيكتين يعني ايرو دولتين سركا سوري لفات كن يعني وكا غامزان بلانك امريكي هيا جو جباكوري سوري يعني دوجهلاتي جميع فراتي تا باشور سوريا يعني او حدودي اردن وعراق او بن دستهلاتداري امريكي دبي وباريكاريا هزين سوريا ديمقراط ابنا بلانك امريكي استراتيجيه دمي بيدا لوما يعني اف قفين امريكي على روسيا وايران دا وين نفالا مش برجو باوريام دا ايرو امريكا هشكرد يعني دخوازي جو ريا إيراني دهندروي سوري دا قطب كي جو غربي عراقي درباس سوري بي باوريام داوي افغافا قال لك يعني زو رجيم نكارب كاربين يعني روسيا وايران نكارب في غافي يعني بريز زارا وروشا بشار الاسد شواب انها قال لك نرين هاتن غهرتن درباري بيده وبشار الاسد بمينه يا بشار اسد كاغتك شوتي به وجسر دسلاتي بهلانين بلد الدمان هذا وكا حتى زانين بلانا فان دولتين ايجو خديه سورينا ايرو قال لك دولتين خدي برجواندينا او جوار الشري سرك ايرو شري داعش كان يقو داعش سوري توابو يعني جرقه ودير الزور دركت وعلي ديجي الموصلي ونزيك دبي وتكتشن ويش اخي او روشا سياسي ايرون ها ام دبنن العرضي اما ذكرن جير دبي يعني ايرو السوري دبي وكرن فدرالي بارچبون يعني هر بشكي سوري وكو او كرنا چار بش يقعد دبن دسلاتاريا روسيا امريكا وروسيا وايران وتركي وانا هاتيه زلال كرن او چار دفرين آرام يقول بهتر دفر هري كرن ياكو ايرو جبا كورتا باشور وامريكا تخوازي وينا بخي بن دسلاتاريا خد اللي باوريام دوي بشار اسد روشاوي وبمني دركتر برجو ويش اخي الجور بلانوا يعني بارچبونا سوري يانجرنجي فدرالي ويش اخي اسد نما كربي من سرقاتيا السوري بكي يعني كي زارا شروفكاري سياسي زارا صالح قال لك سباسياتا دكم تمر بوج لندني برياس سكايبي بمينا دخير خشيد سباس دادگای باڵای ئەمریکا ڕۆژی دووشەمە سەرکەوتنی بۆ بەشێک لە بڕیاری سەرۆک ترامپ ڕاگەیاند سەبارەت بە قەدەغەکردنی گەشتیاران لە چەند وڵاتی دیاریکراوی زۆرینە ئیسلامەوە بۆ ناو ئەمریکا کە پێداچوونەوەی بەسەردا کرابوو. سەرۆک ترامپ پەسنی بڕیارەکەی دادگای باڵای ڕۆژی دووشەمەیدا. سەرۆک ترامپ گوتیشی ئەم بڕیارەی دادگای یارمەتی پاراستنی ئەمریکا دەدات کەچی ڕێکخراوەکانی داکۆچی کار لە مافەکان ڕەخنەیان لێگرت. ڕاستیەکەی ئەوەیە دادگای باڵا ڕازی دەبێت جۆ لە دۆسیەی قەدەغەکە بگرێت و بەهۆی تۆمارێکی دادگاکان کە بڕیاریان داوە ئەمە قەدەغەیەکی ناڕەوایە و جاکاریە بەرامبەر موسڵمانان. چالاکوانان هەروەها ڕەخنیان لە بڕیارەکەی دادگای باڵاگر کە دەڵێت وڵاتیانی 6 وڵاتی کەوتونەتە ژێر کاریگەری بڕیارەکە تەنیا ئەو کاتە دەتوانن سەردانی ئەمریکا بکەن کە پەیوەندی تایبەت یا ڕاست و دروست و پشڕاستکراویان لەگەڵ تاک و ڕێکخراوەکانی ئێرە هەبێت. باوەڕ ناکەیت زمانی بڕیارەکە زۆر ناڕوونە. چی کەس بڕیار دەدات؟ لەوانەیە هەمان حکوومەت بڕیار دەدات کە هەوڵی داوە ڕێگە لە تاکی مسلمانەکان بگرێت بێنە ئەم وڵاتە. بەڵام هێندێک دەڵێن بڕیارەکەی دادگای باڵا ئەوەندە سنووردار نییە کە دێتە بەرچاو. کەسانەی سەرەکی کە ئەم جۆرە پەیوەندیەیان نییە گەشتیارەکان دەبن بەڵام وەک دەزانی ڤیزەی خوێندکاران پەیوەندی بە زانکۆوە دەبێت بۆ ڤیزای کارکردن پەیوەندی بە خاوێنکار لە ئەمریکا دەبێت و بەم شێوەیە
بۆ پەنابەرانیش زۆربیان پەیوەندی پێشوو و بەرچاویان بە ئەمریکاوە هەیە لە ڕێگای خێزانەوە یان سەبارەت بە پەنابەرانی عێراقیەوە ئەوان کاریان بۆ لەشکری ئەمریکا لە عێراق کردبوو. بێتسی فشر بەڕێبەری ڕێبازدانان لە ڕێکخراوی پرۆژەی یارمەتیدانی نێونەتەوەی پەنابەران بە ڕێگای سکای بەدەنجی ئەمریکای کوت ئەم بڕیارە پێنجشەممە وەگەردەکەوێت. زۆر کەس سەریان لێدەشێوێت لە شێوازی جێبەجێکردنی بڕیارەکە. ڕێکخراوەکەی من ڕێنمایی نوێکرا و لەژێر ناوی Know Your Rights بەڵاو دەکاتەوە. ئێمە بە یارمەتی خۆبەخشەکان لە فڕۆکەخانەکان مسۆگەری دەکەین ئەمە بە دروستی جێبەجێ بکرێت واتە تاکە کەس بەبێ هۆکار ڕێگەیان لێ نەگیرێت و بەبێ هۆکار بۆ ماوەی نادیار ڕانەگیرێن. فشر دەڵێت دادگای باڵا پێداچوونەوەیەکی تەواو دەستوری ئەم بڕیارە لە مانگی دا ئەنجام دەدات. سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ بێ سەرۆکوەزیرەی هەندی رە ناریندرا مۆدی رە کۆم بوو. هەردوو ئالیان بێ ڕەنگێکی ئەرێنی پەیوەندیە هەردوو وڵاتان دیاردان وەکو هەواڵبەند دا کاربن بە هەورە کارێن هەڤبەش بکن دووارێ ئابووری دە و بێ کارێن یê demokratiyetê lê cîhanê. Di koşka spî de her du rêberan hin babetên giring bi hev re giftugû kirin li ser rewşa keş û hewayê penaberan û ya din jî şerê li dijî terorê û bi taybetî li Efganistanê. لە پاش 5 مانگی سەرۆکایەتی ڕێژەی پەسەندکردنی سەرۆک ترامپ لە ناو ڕایگشتیدا نزیکەی لە سەدا 40 ئەمەش ئاستێکی زۆر کەمە بۆ سەرۆک لە سەرەتای کارەکانیدا. بەڵام پشتیوانە بنچینەیەکانی هەر بەرگری لێ دەکەن و زۆربیان لەم هەفتەیە لە کۆبوونەوەی جەماوەری هاوشێوەی هەڵمەتی هەڵبژاردن لە ئایەوە ئامادەبوون. درێڤەچوونێکە سیاسیدا دەگەل پشتگیرن خوا لە ویلایەتە ئایەوە ترامپ هەست کرد و ئەو ڕێڤەچوون وەکو جاران بوو دەمە هێشتا بەربژارەی سەرۆکاتیە بوو. It's always terrific to be able to leave that Washington swamp. هەردەم باشێک و مرۆڤ ji navkokiyên Washingtonê dûr be û demê xwe li gel kesên rêncber bibete ser. Em ji van re dibêjin welatparêzên Amerîkî. Trump got rêveberiya wî gelek pêşketinin baş kirin di 5 mehên wî yên serokatiyê da û wî rêza xwe nîşan da ji bo wan kesin digel wî bûn di zehmetiyên mehên pêşî yên serokatiyê. We have made a journey together like no other ever in the history of this country. Em di rêkekî pêk ve rêve çûyîn ku çû carî nebûye di dîroka vî welatî de. Em welatê xwe dîsan rast û bihêz dikîn. Rêveçûna Trump li Iowa hat rojekê piştî Karen Handel piştgiriya serok û Partiya Komariyan kir di axiftina xwe ya serketina wê da di hilbijartinên taybet li wilayeta Georgia. Special thanks to the President. Spasiyeka taybet ji bo serokê Amerîka. Demokrat di serketina wê li Georgia nerazî bûn û hêviya wan ew bû ku xwepêşandanên dijî Trump dest pê bikin. Lê berbijarêberê Serokatiya Amerîka Sînatorê Vermont Bernie Sanders dibêje ku Trump wê babeta serekî be di demê ku partiya wî xwe ji bo hilbijartinên taybet yên encumena nûneran ya sala bê amade dikin. îro di koşka spî da me xirabtirîn û serokê herî me tirsîdar di dîroka Amerîka da heye. Şovekar Andrea Gillespie dibêje ji demê Trump bû serok taniha Demokratan 4 ji 5 hilbijartinên taybet ji dest dane. Ez bêjim kêşeyeka mezintir heye ji bo Partiya Demokrat ku divê bizanin çawa çareser bikin. Lewma ez dibînim ku wê gelek giftugûyan zehmet hebin di nav Partiya Demokratan de. John Fortier dibêje ji bo serok wê zehmet be ku ji lêkolînên Rûsya derbas be û bala xwe li ser ecenda xwe dane. gelek zehmet e demê çi agahiyek biçûk jî hebe dibe sûcê te. Lewma babetên din ku bêne peydakirin delserba xivindê gelek alîkariyê bike. Lê ev babetekê gelek giring e ku divê kar li ser bêyê te kirin. Babeteka din ya meziniya serok ew e ku plana wî ya bîma tenduristî derbasî sînatoyê bibe ku taniha nezalala wê biryar çi be. Wezîrê Berevaniya Amerîka Jim Mattis diçe Brukselê ji bo hevdîtina endamê NATOyê berî got biryara zêdekirina leşkerê Amerîkî li Efganistanê bide. Zanyariyên zêdetir di vê raportê de ye. Pentagonê ji bo Efganistanê heta nîva meha tîrmehê sûza planeka nû daye. Yek ji şîrovekaran pêşniyar dike ku plana serok Trump divê negelek ji ya serok Obama cuda be. Mattis and Trump
مارس و ترامپ تەنێ شاشین ئۆباما کری دروست دکن و ez باوەرم ئەو گرێدای استراتیجیە ئۆباما بوون بهتری تشتێن کوی بخۆکری. استراتیجیا هێزن ئەمریکی لە ئەفغانستانی ئەوە و هێزن ئەفغانی پێشەنگیە ئەو لە کاریە بکەن. مایکل ئۆهێنلن دەبێژە ئەف شاشیەکێک و پشتەوانیە ئەمریکا ji 100,000 سەربازên ئەمریکی ji gulana 2011 dê bibe kêmtir ji 10,000 serbazan di navbera 4 salan da. ئەو پڕ bi lez û nizm bû û bi vegerandina çend hezarên din ez bawerim em dikarin rawişkaran ji meydanê derxin lêgel hebûna yekîneyên serekeyên Efxanî bi hêviya ku rewş seqamgîr bibe. Wezîr Matîz dêlgel hevpeymanên diniyê NATOyê divê heftiyê da kar bike ji bo ku zêdetir xwe bidin ber pirsa Efganistanê berî ku plana derbarê Efganistanê bihêvdawî kirin. Em divêt hizra hindê bikەین ew dikarin bi çi awayekî din alîkar bin. Vica ez dizanim herkes dixwaze bizane dê çi bibe. Lê wezîr bihûrî hizir dike ka komandaran çi pêdiviye. Berpirs dibêjin stratejiyan û her wiha dê pêwîstî rawistandina alîkariyên hikûmeta Pakistanê be ji bo piştevaniya Talîbanê û dê hewceyê rawistandina alîkariya herêmî be bû geşedana dewleta İslamî Daişê. Rewşa gel Daişê li Efganistanê baştir nabe. Me pirsgirêkek heye û divê em wan ji nav bibêjin û bala xwe bidin wê pirsgirêkê. Şirûvekar dibêjin dema hejmara Daişê li Efganistanê zêdebûnê da ye, şiyanên çekdarên wan lawaztir dibin ji ber ku heman demê da divê li hember hêrişên Amerîka û Efganistanê berrevanî ji xwe bikin. پاش نزیکەی 50 ساڵی کۆنتڕۆڵکردنی کەناری ڕۆژئاوا لەلایەن ئیسرائیلەوە ڕاوێژکاری پێشووی تایبەتی سەرۆگۆزیری کۆچکردووی ئیسرائیلی ئاریێل شارۆن پشتیوانی لە بڕیارەکانی مافی خودموختاری فەڵەستینەکان دەکات. حوتوی ڕابردوو ڕاوێژکاری باڵایی سەرۆکی ئەمریکا بۆ خۆرهەڵاتی ناوەڕاست و زاواکەی جێرد کۆشنەر بۆ وتوێژ تەبارەت بە کێشەی ئیسرائیل و فەلەستینەکان چاویان بە سەرۆگۆزیری ئیسرائیل کەوت. ئەوە دەرفەتێکە بۆ گەیشتن بە ئامانجەکانی هاوبەشمان ئاسایش و خۆشگوزەرانی و ئاشتی بۆ ئەو مەبەستە بەخێرهاتنتان دەکەم. ئاگاداریم سەبارەت بە هەوڵەکانی ئێوە و هەوڵەکانی سەرۆک هەیە و چاوەڕوانی کارکردن لەگەڵ ئێوەمە. بە لە بەرچاوگرتنی ئەوەی بەڕێوەبەراتی ترامپ هێشتا بە تەواوی پلانەکانی بۆ چارەسەری ئەم کێشەیە دیاری نەکردووە داخوات چ پێشنیازێک بۆ ئەم مەسەلەیە دێتە ئاراوە. لە کۆبوونەوەیەک لە ئەنستیتۆی خۆرهەڵاتی ناوەڕاست ڕاوێژکاری تایبەتی پێشوو بۆ سەرۆکوەزیر ئاریێل شارۆن بۆ چارەسەری پشت بە مێژوو دەبەستێت. بنگۆرین نیشتمان پەروەرێکی ئیسرائیلی بوو. ئەو وڵاتی ئیسرائیلی خۆش دەویست. بڕیاری ئەو سەبارەت بە ئیسرائیل چی بوو؟ ئەو پشتیوانێک بوو بۆ پلانی 180 UN واتە دابەشکردن بوو. ئێوە لێرە و هەموو کەسیش دەزانێت کە ناکرێت هەرچی داوای دەکەی پێی بگەیت. خانمی تالیا پێشڕاستی دەکات کە فلەستینەکان میژوویەکی دوور و درێژیان لەگەڵ ئیسرائیلەکان هەیە و ئەو پشتیوانی لە دیاریکردنی مافی چارەنووسی فلەستینەکان دەکات. خاچێک هەیە و خەڵکێک هەیە کە دەیان ساڵە تێدا دەژین. کاتێک ئێمە ئیسرائیلەکان جوولەکەکان بڕیارماندا وڵاتی خۆمان لەوێدا بمەزرێنین خاکەکە چۆل نەبووە. دروستە ئێمە ئەو مافەمان هەبووە و مافەشی پەسەندکراو بوو. بەڵام ئێمە مافی بەشێک لەو خاکەمان هەیە نەک هەمووی. لە کۆبوونەوەی حوتوی ڕابردووی ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی گرتوەکان سەرۆکی کۆمکاری عەرەبکوتی فەلەستینەکان جێگایەکیان بۆ دامەزراندنی وڵات نییە. بەڕێز سەرۆک دوای تێپەڕینی 50 ساڵ ئێشتا داگیرکردنی خاکی عەرەب بیرەوەرێکی تاڵ بۆ هەر عەرەبێکە. کات بۆ کۆتایی پێهێنان بە مۆتەکەی داگیرکردنە کە لەسەر سنگمان قورسایی دەکات و هۆیەکی سەرەکی بۆ تەشەنابوونی توندوتیژی تۆندڕەوی و تۆریزم لە هەموو هەرێمەکەدایە. ڕێکخەری تایبەتی UN بۆ پرۆسەی ئاشتی خۆرهەڵاتی ناوەڕاست ئەویش پاش 50 ساڵ جەخت لەسەر چارەسەری دوو وڵات دەکات. گەیشتن بە سازان لەسەر چارەسەری دوو وڵات تەنیا ڕێگای دامەزراندنی بنچینەکان بۆ ئاشتیەکی سەقامگیر بە گوێرەی پێداویستەکانی ئاسایشی ئیسرائیل و مافی فەڵەستینیەکان بۆ وڵات و سەروەریە. ئێستا کاتی ئەوە نییە دەستبەرداری ئەو ئامانجە بین بەڵکو پێکێنانی دۆخ بۆ گەڕانەوە بۆ وەتوژەکان و چارەسەری کۆتایی مەساڵەکان بە گوێرەی برارەکانی UN ڕێککەوتنی دوولایەنە و یاسای نێونەتەوەیە. خانمی تالیا سەرنجام پێدا دەگرێت کە لایەنی ڕاستڕە و لە ئیسرائیل داوای هەموو خاک دەکات کە ئەمەش بە پێچەوانەی بنچینەکانی سەرەکی وڵاتی ئیسرائیلە. ئێمە کارەساتمان بۆ خۆ دەوێت و لەوەمان کەمتر ناوێت. ئێمە خەریکە وڵاتەکەمان لە کیس دەدەین چونکە وڵاتی ئێمە لەسەر دوو بنچینەی سەرەکیە وڵاتێک بۆ جوولەکەکان دوو وڵاتێکی دموکراتیک دامەزراوە.
ئەگەر ئێمە دموکراسی لە کیس بدەین ڕەوای جیهانی لە دەست دەدەین دەبێت لەوە تێبگەین کە تەنیا ڕێگا بۆمانەوە وەک وڵاتێکی جێگای ڕێز لە جیهاندا دەبێت بەشێکمان لە خاک هەبێت نەک هەمووی. خانمی تالیا پێی وایە هەموو ئیسرائیلەکان باوەڕیان بە دیموکراسی نییە چونکە دیموکراسی لەسەر بناخی یەکسانیە و مانای ئەوەیە کە مافی یەکسانی هەم بۆ عەرەب و هەم بۆ ئیسرائیلەکانە. سەلاحی پیرۆتی دەنجی ئەمریکا. وەزارەتە بەرەڤانیا ئوکراینی ڕاگەیاند گۆ کوشتنا فەرمانداری استخباراتê ئوکراینی ئîro sêşemê de li Kiyevê karekî terorîstî bû. Polîsan gotin teqîn bêtormbêleke bombekirî bû dê siba îro sêşemê de got di encama wê de şofêr û kesekî rêwî hatin kuştin. Polîs û Wezareta Berevaniyê tanûha tu kes tewanbar nekirine bi vê teqînê. کۆچی دوایی پرۆفیسۆر ئەمیری حەسەنپور کاردانەوەی زۆری لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا لێکەوتۆتەوە. لەم راپۆرتەدا تیشک دەخرێتە سەر شێوازی ژیانی ئەو ڕووناکبیرە کووردە. دکتۆر ئەمیری حەسەنپور ڕۆشنبیری ناسراوی کورد، تێۆریسیەنی مارکسیست، مێژووناس، زمانناس و مامۆستای دپارتمانی لێکۆڵینەوەی شارستانیەتیەکانی ڕۆژهەڵاتی نزیک و ناوەڕاست لە زانکۆی تۆرنتۆ سەر لە بەیانی ڕۆژی شەممە ڕێکەوتی 3 پوشپەڕ واتە 24 مانگی 6 لە تەمەنی 74 ساڵیدا بەهۆی نەخۆشینی شێرپەنجە کۆچی دوایی کرد. پرۆفسۆر حەسەنپور ساڵی 1943 زاینی واتە 3 ساڵ پێش ڕاگەیاندنی کۆماری مەهاباد لەم شارە لەدایک بوو. ساڵی 1961 دەچێتە زانکۆی تاران و دوای وەرگرتنی بەکالۆریۆس لە زمانی ئینگلیسیدا. ساڵی 1970 ماستری زمانەوانی لە زانکۆی تاران وەردەگرێت و دواتر دەچێتە ئەمریکا و لە زانکۆی ئەیالەتی ئیلینۆیز لە 1970دا دکتۆرای زمانناسی کۆمەڵایەتی و مێژووی هاوچەرخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەردەگرێت و دوای نیشتەجێبوون لە کەنەدا ساڵانێکی زۆر لە زانکۆکانی وێندسۆر، کۆنکۆردیا و تۆرنتۆ مامۆستای وانەبێژ بووە و هاوکات چەندین کتێب و زیاتر لە 100 وتار و لێکۆڵینەوەی زانستی لە سیوە کە هەندێکیان هێشتا بڵاو نەبوونەتەوە. دکتۆر ئەمیر حەسەنپور بەڕای من یەکێک لەو کەسانەی لەو کەسایەتیانە بووە کە جێگەیەکی یەگانەی هەست لە هەر جۆرێک لێکۆڵینەوە لەسەر جامعەی کوردی و لەسەر مێژووی کورد. هەر کەسێک کە دەیهەوێت لەسەر کورد تحقیق بکات و شتێک وەربگرێت حتمما دەبێت کە کتێبەکان و نووسینەکانی کاک ئەمیر حەسەنپور بخوێنێت. بە تایبەت کتێبێک بەسەر ناسیۆنالیسم و زمان لە کوردستان نووسیە کە بە ئینگلیسی بڵاوکراوە ئەوە دوای کەمتر لە 30 ساڵ کە لە زمان بڵاوکردنەوەی گوزەریاغا بەڕای من حاڵەتێک کتێبێکی کلاسیکی پێیا کردووە. خاڵێکی گرنگی جیاوازی دکتۆر ئەمیری حەسەنپور لە زۆربەی لێکۆڵەران و تێۆریسیەنەکانی سەردەمی خۆی ئەوەیە کە دکتۆر ئەمیر لە بواری پراتیکیشدا زۆر چالاک بوو وەک تێکۆشەرێکی ماندوونەناسی بزوتنەوەی چەپ دەناسرێت. کاک ئەمیر کاری ئەلمی بە هیچ ڕادەیەک جیاواز لە کاری چالاکی سیاسی نازانی و حتا کارە ئەلمیەکەی خۆی تا ڕادیە ئاماجی ئەوە زانی کە بتوانێت دەرد و خەمی جوتیاران، کرێکاران، ژنان و هەموو کەسێک کە زۆڵمی پێ بووە بتوانێت ئەو کارە ئەلمیە بتوانێت دەرد و خەم ئەوانە کەم کات و بتوانێت کە ئازادیان بکات و دنیایەکی باشتر بۆیان دروست بکات. دکتۆر ئەمیر ساڵی 1968 سەردانی فەڕەنسا دەکات و لە بزوتنەوەی مەی 68 پاریسدا بەشدار دەبێت و لە ئەمریکاش دەبێتە ئەندام و یەک لە ڕێبەرانی ڕێکخراوەی کۆنفەدراسیۆنی خوێندکارانی ئێرانی و لە سەردەمی شۆڕشی گەلانی ئێران لە 1970دا بە ڕۆڵێکی زۆر گرنگیش لە بزوتنەوەی جوتیاران لە ڕۆژهەڵاتی کوردستان دەگەڕێت و پێشنیاردەر و یەک لە ڕێکخەرانی ڕێپێوانی خەڵکی سنا بەرەو مەریوان بوو کە بۆ پشتگیری لە کۆچی مێژووی خەڵکی مەریوان لە 1970 بەڕێوە چوو. بە بڕوای زۆربەی ئەو لێکۆڵەرانەی لەسەر دکتۆر ئەمیری حەسەنپور نووسیویانە کۆچی دوای ئەو خەسارێکی گەورەیە و جێگای بەم زوانە پڕ نابێتەوە. یەک لە وتارەکانی دکتۆر ئەمیری حەسەنپور بە زمانی ئینگلیسی بابەتێکی بەنرخات سەبارەت بە گۆرانی کە دەڵێن ئەمڕۆ هۆنراوەی پیرەمێرد. شاد علەوی
دەنگی ئەمریکا. تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەربن.